بله سپاس سۆڤان ئێڤنتی تێدێکس نیشتیمان شەشەمین ئێڤنتی تێدێکس نیشتیمان ئەمڕۆ با سپۆنسەری میدیای کوردستان 24 لە شاری هەولێر بەڕێوە دەچێت تێیدا کۆمەڵێک پرۆگرامی تایبەت پێشکەش دەکرێن 14 سپیکەر لە بوارە جیاوازەکاندا قسە دەکەن خاوەنکاران و بزنسمانان لێرە ئامادەن 20 بزنس لێرە نمایش دەکرێت گەنجان بەرهەمە ناوخۆیەکانی خۆیان لێرە نمایش دەکەن وەروها دێخەنە بەرچاوی ئەو کەسانی کە لێرە ئامادەن 150 کەسی خۆبەخش گەنجی خۆبەخش لێرە ئامادەکاریان کردەوە بۆ بەڕێوەچوونی ئێڤنتی ئەمساڵ کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشداری ئێڤنتەکە دەکات و ساڵی ڕابردوش بە هەمان شێوە خۆی چاودێری بەرهەم و بزنسی گەنجانی کردووە هانیان دەدات کە گەنجان بێنە نێو بواری بزنس و بەرهەمهێنان و هەروەها بتوانن بنە خاوەنکار ئەمە ئامانجی سەرەکی تێدێکس نیشتیمانە کۆمەڵێک بابەتی دیکەشێ من میوانێکم لەگەڵە سپیکەرێکی گەنجم لەگەڵا کە لە ئەم ئێڤنتەدا بەشدارە بەڕێز سپێدە کاردۆ زۆر بەخێر بێت من زیاتر قسە لەگەڵەوە دەکەم بزانم چۆن توانیوێتی بێتە تێدێکس نیشتیمانەوە ئەمەوێ بزانم ئامانجت لە بەشداردن تێدێکس نیشتیمان زیاتر تۆ شارەزایەتێ ئەتەوێ ئەم ئەزمونەت بگوازیتەوە لە مدرسەکە زۆر سپاس بۆ ئەم چاپەکەتە سەرەتا من ماوەیەک لێمە پێش دەستم کردەوەی کە لە سۆشیال میدیا ئیتر خۆم پەبلیک کەم و سۆشیال میدیاکە خۆم ئینستاگرامەکەم کردە پەبلیک لامان کاتا یوتیوب چەناڵی خۆمم دانا ویستم لەم ڕێگەیەوە من بەشی لە مناڵی و کەسێک گومێنی بەردەوام چالاکیم هەبووە بەردەوام لەگەڵ کەسی جۆراجۆر تەعاملم کردو و دایمە هەوڵمیاوە کە جێپەنجێکی خۆم لە کۆمەلگایە دابن لەبەر ئەمەش دەرکەوتنم هەڵبژا لە سۆشیال میدیانی خۆمەوە و دواتر بەڵێ یەکەم ساڵ لێرە ئەمڕۆ باسەکەم لەوەی کە گەنجان چۆن نەتوانن گۆڕانکاری دروستکەن لە کۆمەلگایە و چۆن بتوانین جێپەنجەی خۆمان لە کۆمەلگایە دابنین و خۆمان دروست بکەین بتوانین سوودێ بگەێنین بە باشە پێت وایە ئەم ئێڤنتانە ئەم بەشداریانە ئەتوانێت کاریگەر بێت چیتان پێ دەبەخشێت چ ئەزمونێک ئەتوانن بۆ داهاتوی خۆتان سۆگەر بکەن بێگومان زۆر کاریگەرە من لە ڕێگەم ئیڤنتۆ کۆمەڵە کەسی زۆر شارەزام ناسی کۆمەڵە کەسی باشم ناسی کە ئەمە بۆ من دەرگایەکە بێ بۆ داهاتوم و لە هەمان کاتا متمانە بەخۆبوونی گەنجان زیاتر ئەکا وایان لێکێنی کە مەسەن لەسەر ئەو ستەیجە قسە بکەم بۆ 1500 کەس وای لێکا کە متمانە بەخۆبوونم زیاتر بێ لە بواری وتارداندا لە هەمان کاتیشە کۆمەڵی خەڵکێنە ئێرە و بۆکو بینە تەماشاکەن ئەمانیش بە هەمان شێوەوانەی هەستێکی هانزانیان بۆ بێت کە ڕۆژێک لە ڕۆژان با بڵێن ئەمانیش بێنە سەر ئەم ستەیجایە ئەوە تا خۆیان دروست بکەن. باشە لە هەرێمی کوردستان تا چەندە پاڵپشتیەکان بۆ گەنجان بەهێزن بۆی کە بتوان ببنە خاوەنکار لە ئێڤنتێکی ئەوهادا بەشداری بکەن و دواتر پرۆژەکانیان بخەنە بواری کار و بزنس و ببنە خاوەن بزنسی تایبەتی خۆیان ئایا ئەم هەلەتان بۆ ڕەخساوە؟ بۆ هەلی بزنس سەراحەت جارێنی خۆم تەمەنەکەم ئەوە نەبووە کە بڵم هەوڵی بۆ بم بەڵام تا ڕادەیەکی باش لە ئێستاە ئەبینم یانی کۆمەڵە گەنجی زۆر هەیە خەریکن بزنسی خۆیان دروستەکەن خەریکن ڕۆنە بواری بازرگانیەوە و تا ڕادەیەک هەیە هەوڵ هەیە بۆ گەنجان بەڵام هیوادارین کە زیاتریش بێت داهات باشە ئەوەی کە ئێوە لێرەدا بەشدارن کۆمەڵێک گەنجن کۆمەڵێک قسەکردن هەر کەسێک باس لە ئەزمون و توانایەکانی خۆی دەکات ئەو کەسانێک کە گوێتان لێ دەگرن بە تایبەتی ئەتانەوێ چی بە ئەوان بڵێن جگەلەوەی کە لە ناو خۆوە کەسانێکیش لە دەرەوەی کوردستان ئەمساڵ بەشدارن لە ئێڤنتی ئەم جارەدا پەیامی تایبەتی ئێوە لە سەرەتا بۆ کەسانی کە لە دەرەوەی کوردستانیان پێیان خۆشە پێیان بڵێ کە کوردیش خاوەنی کەسانی لێ هاتووە خاوەنی کەسانی بەهرەمەندە تەنها ئەوەیە کە ئێمە بە بڵین لەسەر نەخشە وڵاتێکی سەر بەخۆی خۆمان نییە لەوانەیە و هەلەمان بۆ نەرەخسا بێکو کەسە بیانیەکان لە بە جیهانی دەربکەوین بەڵام ئێمەش خاوەن کەسایەتی زۆر بەهێزین خاوەن کەسایەتی زۆر بەتوانین بۆیە من بە بیانیەکانەوە بڵم و بە کەسە ناوخۆیەکانژمە بڵم ینی خۆیان بدۆزنەوە هەوڵی گۆڕانکاری بن لە کۆمەلگایە و ببنە کەسێکی ئەستێرەیەکی ئەم کۆمەلگایە باشە متابعی ئێڤنتەکان و تێدەکسەکانی دیکەت کردووە لەبەرەوەی کە لە وڵاتانی دیکەەوە ئەمە هاتۆتە کوردستان ئێستامە شەشەمین جارە بەڕێوە دەچێت لینکتان چۆنە چەندە فێر بوون لەو ئەوانەوە کوردستان دەتوانێت چۆن لە بوارەدا هەنگاوی گەورەتر هەڵبگرێ بەڵێ هەروەکو هەچ کەسێکی تر لە تۆڕی کۆمەڵایەتی ئینتەرنێتی ڤیدیۆکانی تری تێدەکسم تێدم کردووە و کە تێدەکسیش با بڵێن ئیندپندنت ئۆرگەنایزیشنە کە وڵاتەکان خۆیان دایئەنن ئەتوانین لانی وەکو ئەوە چای لێ بکەین کە با بڵێن ئەو سپیکەرانی ئەوانەی هێنن بازەرچی ئەکەن ئێمەش هەوڵ بە سپیکەری وامان هەبێ و هەبوونی ئەم ئیڤەنتە زۆر گرینگە ساڵانە بەڕاستی چکە یعنی پێویستمان بەم
ئیڤنتانە هەیە بۆیە ئاستی ڕۆشنبیری تاک بەرز بکەینەوە لە کۆمەلگای. باشە بۆ داهاتوو بەرنامە و پرۆژت چییە؟ ئەتەوێ جگە لە بەشداریکردن لەم جۆرە ئیڤنتانە وازانم ئێستا ئەخوێنی قوتابیشی باشە سەرکەوتوبی بۆ داهاتوو ئەتەوێت چی بکەی پلان لە داهاتووە حەزەکەم کەسایەتێکی دیار بم و بتوانم جێپەنجەی خۆم لەم کۆمەلگایە دانم ئەمێ هانی گەنجام کە خۆیان بن خۆیان بدۆزنەوە توانەکانی خۆیان بەرەو پێش ببن و هەوڵ بن سەرکردە بن هەر یەک لە شوێنی خۆمانەوە سەرکردەیەکی باش بین ئەوە توانین گۆڕانکاری دروست بکەین. گەنجانیمە تا چەندە هەوڵیان داوە تا چەندە دەرفەتیان بۆ ڕەخساوە؟ دەرفەتیان ئەتوان بڵێم 50/50 ینی خۆشیان هەمووی هەوڵ نایە سەراحەتەن ینی زۆر جارەکە سەرێکی ناومێدیان بۆ دروستە بێت لە وڵاتە بەڵام من پێیان بن ئێوە هەڵی خۆتان بن دڵنیا بن لایەنی پەیوەندیداریش هەر هەماهەنگیەکەن لەگەڵتانە. باشە کەسێک بێوێت وەکو تۆ لە ئێڤنتێکی وادا بەشداری بکات متمانەی بەخۆی هەبێت خەون و خولیای گەورەی هەبێت بۆ بوون بە کەسێکی سەرکردە لە چه هەنگاوێکەوە دەبێت دەست پێ بکات. تۆ ئەگەر بتەوێت بە کەسێک بڵێ ئێستا سەیری تۆ دەکات ساڵی داهاتوو بێت ئەم شوێنەی تۆ دابنیژێت چی پێ دەڵێ؟ پێڵم خۆ بناسە خۆتت خۆش بوێ و باوەڕت بەوە هەبێت کە چیت خستە مێشکێ ئەتوانی ئەنجامی بی و پێ کۆڵمەدا و پێویست ناکە کەسێکی تەقلیدی بی ئێمە هەر لە مناڵی چی فێرکراین بڕۆ قوتابخانە نمرەی تەواو بێنە لەوانەکان تا وەرەوە ماڵەوە ینی ئەمە قاڵبی گەنجی قاڵبی ئەم شێوەیە دەورە ئەدرێ و زۆر جارەکە کە یەکێکی تۆزێک بێت جیاواز بە شتێکی جیاواز بکە هەر لەوانەیە چوار دەورەکەی خۆی بێ ساردیکەنەوە بیشکێنم پێ دەڵێم سارد مەبەرەوە کە تۆ کەسێکی سەرکەوتوبی ئەتوانی باڵانسێ بکەی لە ژیانتا بەڵام ئەو نەبزانە ئەتەوێت چی بکەیت. باشە بەپێی ئەزمموی خۆت ژنگەی کوردستان و ژینگە لەبارەیە کە گەنج بتوانێت تێدا بێتە سەرکردە تا ڕادەیەکی باش بڵێ بەڵام پێویستە بکرێت وەکو گەنجی داواکاری بچەیە پێویستە هۆشیاری خەڵک بەرز بێتەوە ینی شتەکە لە تاکە دەست پێکە ئەمە تا کێمە هۆشیارێکی ئەوتوی نییە ینی جارێکە بەسەن کەسێک شتێکی لێ هاتووە کە جارە لە جاتوی دەستخۆشی لێ بکەن دەستەکەم بۆی ڕەخنە بارانی بکەن پێویستە ئێمە وەکو تا هۆشیاریمان باشە. بەڕێز سپێدا کاردۆ یەکێک لە سپیکەرەکانی ئێڤنتی تدەکس نیشتیمانی زۆر سپاس کە لەگەڵمان لێرە بەشدار بووی. سۆڤان نەگەڕێمەوە لای تۆ ئێڤنتەکە هەر بەردەوامە و کەمێکی دیکە بە فەرمیتر کارەکانی دەست پێ دەکات.